بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستان لە بەرنامەی بەفەڕ لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ فەڕ و بەرەکەت و میهرەبانی خوا ببارێ بەسەر تەواوی کایەکانی ژیانتانە. خۆشحاڵم لە مەڵقەی بەرنامە لە خزمەتیەوەی خۆشەویستدام بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ. سبەینێ ڕۆژی جیهانی لێبوردنە. باز لە ئەم ڕۆژە جیهانیە و پێگەی لێبوردن لە ئیسلامی پیرۆزدا دەکەین کە بێگومان یەکێکە لەو ئاینانەی کە زۆرترینی چەمک یان بۆ منە زۆرترین بوار و شوێنی بۆ لێبوردەیی تەرخان کردووە و هەوڵی داوە مرۆڤەکان هەمیشە بە چاوی لێبوردەیی و یەکتر قبوڵکردنەوە لەگەڵ یەکتردا بژین. بێگومان لە قورئانی پیرۆزدا خوای گەورە باسی لێبوردەیی خۆی بەرامبەر بە بەندەکانی دەربڕیوە و دەیەها ئاەت و فەرمودەشمان هەن لەسەر لێبوردەیی خوای گەورە بەرامبەر بە بەندەکانی و بەرامبەر بەوانەشی کەوا هەمیشە خراپەکارن. لە فەرمودەکانی پێغەمبەری پێشەواشماندا صلی الله علیه وسلم یا لە سیرەی بەڕێزیاندا دەیەها وێزگە بینین بەرامبەر بە خەڵکانێک کەوا سەرلەبەری ژیانیان بریتی بۆ لە چەوسانەوە و ئازاردانی پێغەمبەر و شوێنکەوتوانی صلی الله علیه وسلم، بەڵام لە لووتکەی دەسەڵات و سەرکەوتنیشیدا بە چاوی لێبوردەیی و لێخۆشبوون و ئازادکردنەوە لەوانی دیکەی ڕوانیوە و هیچ کات بە تۆڵەکار و بە ئازاردەر و بە سزادەر وێنایمان نەبینیوە و ناوی دەرنەکردووە. ئێمە لە ڕوانگەی لێبوردەیی خوای گەورە جەلە جەلالوه و پێغەمبەرە پەرێزخاوێنەکەی صلی الله علیه وسلم هەوڵ دەین ئەم لێبوردەیە بکەینە هەوێنی ژیانمان و ڕنگدانەوەشی لە ژیانی ڕۆژانەماندا زیاتر لەسەر ئەم خاڵە وەستین کە ئایا ئێمە تا چەند پێویستە بەرامبەر بە هەڵە و خراپەی ئەوانی دیکە لێبوردەبین و لێبوردەیی بکەینە هەوێنی کارەکانمان. بەڕێز مامۆستا حوسێن حەسەن بانخوازی ئیسلامی وەڵامی ئەم پرسە گرنگەمان بۆ دەداتەوە، قسە لەسەر لێبوردەییمان بۆ دەکات لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونتان تاعات و عیبادەتیشتان قبوڵ بێ ئینشاءالله. لەوێ دەست پێ بکەین لێبوردەیی خوای گەورە بەرامبەر بە بەندەکانی من. نەمویست باز لە فەرمودەکان بکەم بۆی پێشەکیەکەم درێژ نەبێتەوە. فەرمودەگەلێکی زۆرمان هەیە لەسەر لێبوردەیی و لێخۆشبوونی خوای گەورە بۆ بەندەکانی و لە قورئانی پیرۆزیشدانی مفەسیرینە فەرموون کە 234 جا باسی ڕەحم و بەزەی و لێخۆشبوونی خوا هاتووە 170 جا باسی سزا و تۆڵە سەنەوەکانی. پێم خۆشە باسێکی لێبوردەیی خواین بۆ بکەین. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ما وصينا دستان خوش بيا ربي لا خدمتي برستا عرس كم مسألة عفو جارك أبو شيء عفو أو يكاتي كسي حلت برامبر أكا بهيشي ويا أوشت أسواري لا تونماني دیارە کاتێک باسی عفوی خوایی ئەکرێ ئەبێ لە بەرامبەرە باسی کەموکوڕەکانی ئینسانیش بکەیت. ئینسان کاتێ تاوان ئەکە کاتی هەڵە ئەکا خوای گەورە لە قورئانە بە کۆمەڵێ دەستەواژە و بە کۆمەڵێ مستەلەح هێناوێتی، وەکو کەلیمەی ذەمبمان هەیە، کەلیمەی ئیثممان هەیە، کەلیمەی ئیساءەمان هەیە، فسوقمان هەیە، فجورمان هەیە، عیسیانمان هەیە، سەیئەمان هەیە، ئیثممان هەیە. ئەمانە هەر یەکی خۆی بۆ خۆی تاوانێکی ئینسان ئەنجامی ئەدا. بەڵام بەگشتی ئەتوانین بڵێین ئەو گوناهانەی ئینسان ئەیکەن هەنێکیان ئاشکرایە هەنێکیان شاراوەیە. ئەوەی کە ئاشکرایە بەر عەفوی خوایی ئەکەوێ، ئەوەی کە شاراوەیە بەر مەغفرەتی خوایی ئەکەوێ. ڕەنگە ئەو جیاوازیە بێ لە بینی عەفو و مەغفرەت. عەفو ئەوەیە شتێک ئەەکەی بەرامبەر کەسێک هەڵەیەک ئەەکەیت بە ئاشکرا کردوتە ئەمە بەر عەفو ئەکەوێ، واتە ئەسەری نامێنێ. عەفو واتە کاڵێ ئەفەڕێح واتە نەزال ئەسەرهو واتە ئەسەری نامێنێ. کاتێک باسی خوای گەورە ئەکرێ لەگەڵ عەبدەکانیە، خوای گەورە ئەفەرمێ وەڕەحمەتی سەبەقەت غەضەبی، یان ئەفەرمێ وەڕەحمەتی وەسعت كل شيء. کە ئەفەرمێ وەڕەحمەتی وەسعت كل شيء، ئێ باشە خۆ عقوبەی شەیئە، عەزابی شەیئە، گوناهی من و تۆ شەیئە، کەواتە ڕەحمەتی وەسعت عەذابه، کەواتە عەزابی ژێر بابی ڕەحمەتەوە، عقوبەی ژێر بابی ڕەحمەتەوە، گوناهەکانی ئێمە شێتە ژێر بابی ڕەحمەتەوە. بۆیە زانایان ئەفەرمون یەکێ لە گەورەترین گوناهەکان ئەوەیە ئینسان کە گوناهێکی کرد پێی وابێ ئەم گوناهە شیاوی عەفو و مەغفرەتی خوای نییە. بۆ چونکە ئەفەرمون گوناه عەمەلی چییە؟ گوناه کردەوەی چییە؟ کردەوەی من و تۆ ئینسانە. ئەی عەفو لێخۆشبوون و مەغفرەت کردەوەی چییە؟ فعلی خوای گەورەیە. هەموو کاتێ فعلی خوای گەورە لە فعلی ئینسان گەورەترە. بۆیە هەموو کاتی عەفوی خوا و مەغفرەتی خوا گەورەترە بۆ ئینسان، گەورەترە بۆ ئینسان. بۆیە خوای گەورە فەرمێ
خی گەورە دەربین ئەفەرمی فاعفو عنا واغفر لنا چکە گوناهەکانی ئێمە کە ئەیکەن هەنێکی شاراوە هەنێکی ئاشکرایە بۆیە خی گەورە لەگەڵ ئینسانەکانە یان ئەفوی هەیە یان مەغفیرەتی هەیە یان تەوبەی هەیە تەوابە یان یوکەفر واتە تەکفیری سەئی نەکات باشە یان یوبەدیل ئەن تەبدیل نەکە بۆیە خی گەورە لە نیتاقێکی زۆر گەورەیە لەگەڵ ئینسانە لە ڕەحمەت و ئەفوە کە لەگەڵ ئینساناکە ئەگەر ئەو شتە بە ئاشکرا هەڵەیەکت کردو شتەکە ئاشکرا ناو خەڵکە خی گەورە بەر عەفیەخە باشەواتە ئەسەری نایەڵێ بۆ داپۆشێت ئەگەر تاوانێک کرد لە بینی خۆت و خوایە و خەڵک پێی نەزانیوە سترێکا و ستر واتە غەفەرەواتە سەتەرە یان کە دایە پۆشێت خۆی لە میخفەرەوە هاتووە ئەو کڵاوکە ئەکرێتە سەر لە شەڕە هەم دایە پۆشێ و هەمیش لە ئازاری بەرناکەوێ باشە تەوبە ئەوەیە لە عقوبە ئەگەرێتەوە بۆچی بۆ چاکەکردن لەگەڵتا تەوبە باشە تەکفیر چییە؟ کاتێک گوناهێکت کردووە بەرامبەر بە ئینسان کردوتە کە بەرامبەر بە ئینسانەکان هەڵەیەکت کرد کە تۆ تەوبەت کرد و گەڕایتەوە نەتوانی حەقەکە بیتەوە خی گەورە خۆی حەقەکەت وایەتەوە باشە ئەگەر هات و ئینسان بەردەوام بوو لەسەر ئیمان و ئامەلی ساڵح و تەوبەی کرد ئەو خی گەورە هەموو گوناهەکانی بۆ کا بەچاکە کەواتە لێرەوە بمان دەرەکەوێ خی گەورە عەفویەکی زۆر گەورە هەیە ڕەحمەتێکی زۆر گەورە هەیە و لە ضمنی ڕەحمەتی خوا و ڕەحمانێتی خی گەورەیە مەسەلەی عەفووە هەر بۆیە پێغەمبەرەکەی فێرەکە عەلەیهی سەڵات وەسەلام و ئەی شێرمانەکە کە لە شەوی قەدرا کە گەورەترین شەوە و گەورەترین عیبادەتی ئەکرێت یەک داوا بکەین اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا خوا خۆی عەفووە عەفوی خۆشەوێ داوای عەفوشمان لێ دا خی گەورە لێمان خۆش بە بۆ هەموو ئەو هەڵانەی کردومانە کەواتە فعلا عەفوی خوایی زۆر زۆر گەورەترە لەوەی کە ئینسان تەسەووری ئەکا زۆر باشە بە لێرەوە بڕۆین نێو ژیانی پێغەمبەری پێشەوامانە صلی الله علیه وسلم بێگومان ئەویش ئەتوانین بڵێن لە لووتکەی لێبوردەیی و وەکۆڵێ چاوپۆشیکردن بەرامبەر بە هەڵەی ئەوانی دیکە وەستاواتە لە کاتێکا کە توانای تۆڵەکردنەوە و وەکۆڵێ لێ نەخۆشببوونیشی هەبوو بەڵام هەمیشە بەرامبەر بەوانی دیکە لێبوردە بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێم خۆشە بەتابەت کە ئێمە ئێستا لە مانگی مەولودی لەدایکبوونی بەڕێزیانین باز لە لێبوردەی یا وێستگەی لێبوردەیی بکەین لە ژیانی پێغەمبەری پێشەواماندا صلی الله علیه وسلم خی گەورە بە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خذ العفو خذ وعنی چی كأنما أي محمد عليه الصلاة والسلام دیارێکی گەورەم پێداوی لێم وەرگرە خی گەورە دیارێکی زۆر گەورەیە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ خذ العفو بۆچی چونکە ئامانجی ئینسان بۆ گەیشتن بە نیعمەتەکانی خوا بۆ گەیشتن بە مەغفرەتی خوای بۆ گەیشتن بە ڕەحمەتی خوای چییە وأن تعفوه أقرب للتقوى نزیکترین ڕێگا بۆی ئینسان بگا بە تەقوا بریتێ لە چی بریتێ لە عەفوکردن بریتێ لە عەفوکردن بۆیە خی گەورە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام فێرەکە خذ العفو واتە ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەم دیارە جوانەم لێ وەرگەرەکە چییە کە لێبوردەیە بۆیە ئەبینی سەرا پای ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر هەمووی لێبوردەی و عەفووە کاتێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شار بەدەرەکرێ کچەکانی تەلاق ئەدرێن مامەی شەهید دەکرێت ئامۆزای شەهید دەکرێت هاوڵانی هەموو شەهید دەکرێن بە چواردەوریا ئەوم کەس ئازیزانە لەجێت تەعزیب و ئەشکەنجە و ئازارە بەڵام کاتی ئەم ئازیزە عەلەیهی سەڵات وەسەلام کاتی ئەگرێتەوە ناو شاری مەککە چیە فەرمێ ئەفەرمێ بڕۆن اذهبوا فأنتم طلقاء هەر هەمووتان ئازادن ئەمە قیمەی عەفووە ئەمە قیمەی عەفووە لێرا ڕوئەدا بۆیە ئەگەر سەیری ژیانی پێغەمبەرکەی عەلەیهی سەڵات وەسەلام نەک لەگەڵ هاوڵانە ئەوە لەگەڵ هاوڵانە لە قیمەی ڕەفەت و ڕەحمەت و شەفقەتا بووە بەڵام بۆ بێباوەڕەکان بۆ ئەوانی کە دژی وەستاون پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو پەڕی عەفوی بەکارهێناوە نەک ئەوانی کە شوێنی کەوتون بۆیە کاتێ باسی عەفوی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی ئینسان ناتوانێت تعبیر لە لێبوردەی و گەورەی ئەو پێغەمبەرە بکە عەلەیهی سەڵات وەسەلام سەرا پاژیانی لێبوردەیی بووە بەرامبەر بە هەموو ئەو کەسانەی کە گوناهی حڵیان کردو بەرامبەری تاوانیان کردو بەرامبەری عەلەیهی سەڵات وەسەلام چۆن ئێمە سوود لەم لێبوردەیی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەرگرین بە تایبەت و بیکەینە چەکێک یان بوونە هەوێنی ژیانمان ئایا بە خوێندنەوەی سیرەی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم یا بە خۆپەروەردەکردنێکی دروست بەوەی کەوا ئێمە بەرامبەر خەڵکانێک واتە ئەو خەڵکانی کە بە دەوروبەرمان لەوە چێ خزم و هاوڕێ و دۆست و برادەرمان بن وەکۆڵێ ڕق و خراپەیان هێندەی ڕق و خراپەی ئومەیە و ئەبوو جەهل و سەرانی تری قوڕیش نییە بەرامبەر بە پێغەمبەر بەڵام صلی الله علیه وسلم
ئەو لێیان خۆشە بێ و لێبوردای بێ بەرامبەریان ئێمە چۆن سوود لەم وێزگە گرنگەی پێغەمبەرەکەمان وەرگرین عليه الصلاة والسلام دیارە تۆ کاسی باسی پێغەمبەرێکی صلی الله عليه وسلم گەڕانەوە بۆ سیرەتی و گەڕانەوە بۆ سنەتی و هەموو ئەو ئاکار و ئەفعالانی کە کردوێتی عليه الصلاة والسلام هەمووی دەرسی زۆر گەوری تایە و قورئان پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵان پەروەردە ئەکات لەسەر ئەوە کە لێبوردە بن کە عەفوو بن یەکێ لەوانە پێشەوە ئەبوبەکری سیدیقە کاتێ گەورەترین تاوان ئەدرێتە پاڵکشەکەی کە خێزانی پێغەمبەر عليه الصلاة والسلام خاتو عایشەیە دایکی ئیماندارانە باشە کە کاتێک ئەوێ ئەو کەسی کە ئەم هاوکاری کرد لە مەد و هاوکاری ببڕێ بەڵام خوای گەورە وای لێ ئەکا لە ئەبوبەکری سیدیق باشە کە جارێکی تر بە هەموو ئەم شتە دنیایانە بەلاوە بنێ قیامەتیان بکاتەوە قورئان و سنەی پێغەمبەر عليه الصلاة والسلام واد لێ ئەکا سیری پێغەمبەر واد لێ ئەکا ئینسان قیامەتیانە بژی ئینسان قیامەتیانە بژی بۆچی چونکە ئێمە هەموو کاتێک لە بینی دووشتین کاتێک کە عەفوی خواییەت کە مەسەلەی عەفویەتە پێشەوە یان ئەبێت دنیایی بێت یان ئەبێت قیامەتی بێت واتە کاتێک کە کەسێک هەڵێ بەرامبەرتەوە کەسێک هەڵە بەرامبەر بەمنەکان بەرامبەر بە تۆکە تۆ وەکو کوردیاڵە دوو ئینە لەبەرایە دوو هۆکارە لەبەرایە بۆ دەستکەوتنی مافی خۆت یان قیامەتی یان دنیاییە دنیایی ئەوە ڕێگای خۆی هەیە بەڵام قیامەتی هەر ئەوەنەی تۆ لێ خۆش بووی خۆی گەورە کارەکانت بۆ ئاسانەکە و پێغەمبەر عليه الصلاة والسلام فێرمانەکە بە سیرە و سنەتی کە ئێمە قیامەتی بیرکەینەوە باشە بۆیە خۆی گەورە فەرمێ ئەلا تحبون أن يغفر الله لكم باشە یان قورئانە فەرمێ چی خۆی گەورە فەرمێ فمن عفا وأصلح يعني یەکەمیان ئەوەی کە ئەو کەسەی تاوانی کردو بەرامبەرم ئەوەی کە تاوانی کردو بەرامبەرم فمن عفا هەر کەسێ لێبوردە بێ باشە لێبوردە بێ نەک هەر ئەوانەی بڵێ کاکەوە لێ خۆش متەواو وأصلح بیت هەموو ئەو خراپانی کە ئەو کردوێتی دیارە ئەو کەسەی خراپ ئەکا بەرامبەری من لە هۆکارێکەوەیە ئەکرێ لە ئەنجامی ئیهمالکردنی منەوە بێ ئەبێ لە ئەنجامی گوێپێنەدانی منەوە بێ یان لە ئەنجامی خراپەیە من بێ کرد بێتم هەستم پێ نەکرد بێ ئەو ڕەتفعلی هەبووە بەرامبەرم بۆیە خوای گەورە فەرمێ تەنها ئەوە بەس نییە فمن عفا وأصلح باشە هەر کەسێ عەفوی کرد و دوای ئەوە ئیسلاحیشی کرد باشە کەواتە تەنها ئەوە نێ بەس نییە بڵکاکەوە لێ خۆش متەواو لە مجتەمع ئێمە بەداخە وایە زۆر کەس کاتێک کێشەیە ڕووەدا کاکەوە لێت خۆش بووم بەڵام ئیتر نایەوە ماڵت ئیتر سەردانی ناکەم ئیتر قسەم لەگەڵا مەکە نا ئەمە عەفو نییە خوای گەورە فمن عفا وأصلح ئەبێ عەفوی بکەیت دوای ئەوە ئەنجا ئیسلاحی هەموو ئەو ئیساءانە بکەیت چونکە ئیساءە بریتێ لە چی لە سوء ئەوە هاتووە هەر هەڵەیەکی من بەرامبەر بە تۆ کە تۆ ناڕەحەتکە پێوترێ سەو کەلیمەی سەیئە ئەو گوناهانەیە کە ئەکرێ بەرامبەری ئینسانەکان ئەکرێ بۆیە خوای گەورە بە شێوەیەکی تر جارێکی تر لە شوێنێکی ترەوە لە ڕێی پێغەمبەرەکەی فێرمانەکاتەوە عليه الصلاة والسلام کە چۆن ئەفەرمە چی فمن عفي له من أخيه سبحان الله بیر تەخاتەوە ئەی ئینسان وریابە جارێکە ئەو کەسەی کە بەرامبەر دووەستاوە هەڵی کردو براتە فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان يعني یەکەم پێتەڵێ باسی عەفووە پێتەڵێ یەکەم وریابە ئەو برات ئەگەر لێ بێ برات لەگەڵ ئەوەی کە براتە کەواتە بێ عەفوی کەیت برا بەرامبەر برا چی هەیە عەفوی هەیە دوای ئەفەرمە چی وأداء إليه بإحسان سبحان الله مامۆستا ئێمە کەلیمە ئیحسان ئەگەر بەکاری بێنین ئیحسان لە هەموو چەمچێکی ژیانە گەورەترین و جوانترین نەتیجە ئەیات و دنیاش ئەکا بە بەهەش بۆ ئینسان ئیحسان چییە ئیحسان جاری وە هەیە ئێمە لە هەڵە و مەعامەلەکردنمانە ئیحسان بەکار ناهێنین شتێک بەکارهێنی لای خۆم جوانە مشکیلە ئەوەیە کاتێک یعنی من شتێ لەگەڵ تۆیە ئەەکەم تەنها لە خۆمە سیر نەکەم ئایا فعلا ئەوەی کە کردومە لەگەڵ تۆشە جوانە خۆجاری وای ئینسان لێ خۆشە بێ لە کەسێ خۆشە بێ بەڵام ڕەتفعلێکی هەیە یعنی ئەگەر کابرای کەسەکەی بکوشتایە بەقەدەوە ئازاری نادا بۆیە خۆی گەورە ئەفەرمی وأداء إليه بإحسان ئیحسان بەکاربێنە چونکە ئەبێ بزانیت فعلا ئایا ئەم شتێک کە کردومە لای من جوانە بەس ئایا لای فلان کەسی جوانە شتێکە لای تۆ جوانە بەس لای من ناشرینە بۆی ئیحسان ئەوەیە لای هەموو کەسێ جوانە ئیحسان ئەو شتێ لای هەمومان جوان بێت بۆی ئەفەرمێت کە عەفوت کرد دوای تەعاملیش لە ئەنجامی عەفوەکە لەگەڵا بە ئیحسان بێت تەنها شتێک نەبێ وەڵای کاکەوە لای من جوانە نە
ئەبێ فعلا بزانی ئایا ئەو شتە لا ئەوی جوانە ئەگەر جوان نەبوو کەواتە ئیساءەت کردەوە بەرامبەری. بۆیە قورئان دایمە و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینسان هەڵێنێ کە دایمەن لە ئەو پەڕی ڕقیەتە لەو پەڕی جوانیە تعامل بکە لە کاتی عەفوکردنە. هم ئیساء بوورە هەم ئیساءەکان ئیسلاح بکە و هەمیش بە جوانترین شێوە مامەڵە بکە لەگەڵ بەرامبەرەکەیە. زۆر باش مامۆستا، ئێمە بەندەیەکین و ئومەتی پێغەمبەری خوین صلی الله علیه و سلم و بە هەزاران ساڵ لە پەیام و ڕۆبشت و سیرەت و سنەتی پێغەمبەرەکەمان صلی الله علیه و سلم دوور کەوتوینەتەوە. بەڵام وەکوڵێ فەرموودە و تە و ڕاستپاردەکانی فەرمایشتەکانی وەکو خۆری دەم نیوەڕۆ لەبەر چاومانن ئەیان بینین. چۆن ئێمە سوود لە لێبوردەیی وەربگرین؟ ئێمە ئەمڕۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی بەدەست نەمانی لێبوردەیەوە ئەناڵێن ئەوەی کە ئەمریکا قبول ناکات لە ئێران و ئێران لە تورکیا و تورکیا لە کورد و کورد لە عێراق و عێراق لە وڵاتێکی دیکە هەمووی پەیوەندی بە لێبوردەیەوە هەیە. ئەوەی کە ئێمە ڕۆژانە ڕێژەی تەلاقمان زیاد دەبێ، تاوانە کۆمەڵایەتیەکانی وەکو کوشتن زیادەکەن، هەمویان بەجۆرە لە جۆرەکان پەیوەندیان بە نەبوونی لێبوردەیەوە هەیە. ئێمە چۆن سوود لە لێبوردەیی وەربگرین بەتایبەت لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامە و ئاین چۆن فێرمانەکە کە لێبورد دەبین؟ مامۆستا عەزیزم، چۆن عەفوو بکەین؟ یەک شتێک حەقیقەتێکەیە بۆ بەڕێست و خۆشم و هەموو ئەو خۆشەویستانی کە ئەمان بینن کە گویان لێمانە. ئەگەر هەر کەسێ عەفوو بکە مستحیلە حەقی فوتێت. حەق تۆ ستەم لەم نەکردووە بەس ئەوەنی عەفوت کەم مستحیلە حەقم فوتێ. مشکلەی ئەو ئێمە مامۆستا لە عەفووە لە عەفوکردن. چۆنی مامۆستا من دەفتەرە دۆلاری تۆ بم یا بۆ منە عەرزەکەت لێ داگیرەکەم، تامان مەبەستمەوەی ڕوونیکەیتەوە جوانتر. پێغەمبەری خوا فەرمێ سوێنە خۆم ماڵ بە سەدەقە کەم ناکەم، لەوە چێ زاهیریان کەم بکە، بەڵام بەرەکەتێک ئەکەوێتە نێو ئەم پاژماوەی خۆیەوە کە زۆر لەوە گەورەترە کە پێشتر هەبووە. چۆن ئەگەر تۆ دەفتەرە دۆلار من دەفتەرە دۆلارم لای تۆ بێیان بۆ منە لە ڕێی کۆمەڵە شایدی درۆوە ماڵێکم لە تۆ خوارد بێ پارچە زەویەکەتم داگیر کرد بێ و تۆ عەفی منەکەی، ئەو کاتە تۆ زەرەر ناکەی. چۆنی زەرەر ناکەی؟ تەمان مامۆستا جارێکە پێش وەخت ئەبێ بزانین لە مەسەلەی عەفوکردنە ئێمە زۆر جار مشکیلە ئەوەیە کە تۆڵە ئەکەینەوە. خۆ ئەگەر هەسان هەر تۆڵەکردنەوەی باشە، بەس مشکیلە ئەوەیە قورئان فێری کردوین ئەی ئینسان ودیا بە لە کاتی عەفوکرد لە کاتی تۆڵەکردنەوەیە تعداکەی تۆ. مشکلەی مامۆستا بەڕێزت فەرمووت ئێستا من دەفتەرێکم لە تۆ بردووە، حەقی من لای تۆ چییە؟ حەقی تۆ لای من چییە؟ دەفتەرێکی دەستکەوێتەوە. بەس مشکلی ئێمە ئەوەیە لەو ڕەتفعلانە دروست ئەبێ کە لە ناخمانایە بەرامبەر عەفوکردن. دوای بەتەواتی ڕەب دەکەم لەگەڵ وەڵامەکەی دوای بەڕێزدا ئینشاءڵڵا. یعنی مامۆستا کەسێک دەفتەرێکی تۆم بردووە، حەقی تۆ ئەوەی دەفتەرەکەت بەمەوە، بەڵام ئیتر چی ئەڵێ ئینسان ڵای چی؟ ئەبێ حەیای بەرم. حەیا بردن مافی خۆ نییە، ئەو تعدایە. باشە ئەبێ قاچی بشکێنم، ئەبێ وای ناموسی بەرمە. ئەمانە هەمووی تعداکردنە. بۆیە خوای گەورە فەرمێ فەمەن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم. سبحان الله سەری ئەم ئاەتە زۆر پڕمانە گەورەیە بکە. هەر کەسێ تعدای لێ کردی دەفتەرێکت بردوو تەواو فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم. ئەفەرمێ بمثل وەکو خۆی بمثل ما اعتدى بۆ بە کەلیمەی اعتدایە ناوێتی. یەکەم ئەوەیە تۆڵەتکردن لە ناشیرین بکە، نەکەی تۆڵە بکەیتەوە، نەکەی تۆڵەکردنیش هەر ناشیرینە، ئەسڵەوەی عەفوو بی. باشە ئەگەر کردیشتەوە پێتەڵێ وریا بە ئەی ئینسان ناتوانی بە میثل بیکەیتەوە. مامۆستا بەڕێزت زلێک لەم نەدەی، باش حەقی من لای تۆیە زلێک لێ بەمەوە برای عەزیزیت. باش ئایا ئەتوانم ئەبێ جارکە ئەو زلێ بە هەمان هێز لێت بم لە ئەمان شوێنیش بدەم؟ مستحیلە شتی باش دروست بێتەوە. باشە بۆیە مشکلەکە ئەوەی مامۆستا ئینسان جارێکە ناتوانێت مثلیت لە اعتدایە مثلیت من بکات. وەکو وتم دەفتەرێکم لێ بردوویت، حەقی ئەوەی دەفتەرەکە وەرگریتەوە. ئێستا حەقت نییە قاچم بشکێنی، حەقت نییە فەسحم بکەی ناو خەڵکا حەیام بەری، حەقی ئەوە نییە مەسەلەن ئەمانە حەقی تۆ نییە حەیا بردن، حەقی ئەوەیە تۆ دەفتەرەکە وەرگریتەوە. یەکێ لە گرفتەکان لە مەسەلەی عەفوکردنە مامۆستا نیەتی ئینسانە. بۆ چۆن نیەتی ئینسان؟ یەک شت پێڵم زۆر عەجیبە لاتەوە، هیچ نیەتێک لە دنیاە نیەتی سەلبی هەموو ئیجابیە. نیەتی سەلبی بوونی نییە. بۆ ئەو کەسێک دزیەکات بۆچی دزیەکات؟ ئەڵێ ئەمێ دەوڵەمەند بم، نیەتەکەی ئیجابیە، بەس ئەسبابی کردنەبەری دەوڵەمەندەکەی دەوڵەمەند بوونەکەی سەلبیە. باشە ئەو کەسەی کە من ماڵی تۆم بردووە، باش ئەڵێ حەیای ئەبەم، نیەتەکەت ئەوەی ئەمەوێ ئەو ڕقی لە دڵمایە،
نیەتەکەت ئەوەی خۆت ئاسوودە بکەی وانە خۆت ئاسوودە بکەی سبحان الله بۆیە ئەلیلەیە ئەبێ وریابیت شەیتان فێڵ لێ نەکات نەڵێ نیەتم من نیەتم ئەوەیە مثلا ئەو کەف و کوڵم دامرچێنمەوە مثلا ڕقی دڵم دەرکەم ئەمانە نیەتە ڕاستە هەموو نیەتی لە ناخە ئیجابیە بەڵام مەرج نییە بۆ بەرامەگە سەلبیە ئایا فعلا ئەم مثلا نیەتەی لە دڵما دروست بوو بۆ بەرامبەرەکەم ئیجابیە نابێ بە تەعدا بۆ سەر بەرامبەر وەکوتم بۆی خواگە داوای مثلێتەکە خاڵێکی تەبێ زۆر وریابی مامۆستا لە مەسەلەی عەفوکردنە بەداخەوە پاش ئەو وتمان نیەتەکان ئاگەمە لە نیەتەکان بچکە نیەتەکان دایمە نیەتی ئیجابیە باشە حەقی خۆمە مافی خۆمە حەیای بردوم وای لی ئەەکەم نا تۆی بۆ تەعدا حەقاڵی دووەم چواردەورە جارێکتر فێڵە نەفسەکات لا ئێمە وا باوە ئەو کەسەی کە لێبوردەیە احترام و ڕێزمەیە ئەو کەسی کە بە کەسی جێل و ساویلکە و نەفام و وافورا و ناوێ بن باشە لە عەرەبی پێوتری ئەهبەل ئەزانی ئەهبەل لە چێواتەوە مامۆستا لەما فەرموو ئەهبەل لە چێواتوە کەلیمەی ئەهبەل لە هابیلەوە هاتووە کوڕەکانی ئادەم هابیل و قابیل کاتی قابیل ئەوێستەم لە هابیل کە هابیل چییە کات ئەفەرمێ ئەگەر تۆ دەسم لێ بەرزکەیتەوە بۆ شێوە خۆزانی ئەو تعدا هەڵەبژێرێ بەڵام هابیل عنف هەڵەبژێرێ ئەم کەلیمە ئەهبەلە لە هابیلەوە هاتووە لەبەرەوەی ئامادە نەبوو تۆڵە بکاتەوە عەفوی هەڵبژارد ئەم مستەلەحە هاتۆتە ناو زمانی عەرەبی و لای ئێمە شێسا تەرجمە کراوە بە کوردی کەسێک کە لێبوردە بێ و ئەوانە پێڵێن مافخوراوە پێڵێن جێلە پێڵێن نەفامە سبحان الله ئەبێ ئینسان وریابێت دایمە بۆیە ئەڵێم ئینسان دایمە کاتی تەعامل ئەکا تەعامل لەگەڵ خوای گەورەیە ئەکا بۆیە قسەیەکی هەڵەیش هەیە کە ئەڵێ العەفو عند المەقدرە هەڵێ عەفو هەر لە مەقدرەتان نییە مامۆستایزەکەم ئەکرێ لەو خۆ لەو پەڕی بێدەسەڵاتی ئەتوانی دوعا بکەی وانە یەخۆ گەورەترین چەکینە بۆیە عەبدوڵای کوڕی مەسعود چوو لە بازار پارەی پێبوو شتێکڕی پارەکان لێ دزی وتیان چی وتیان اللهم اقطع يد من سرق من صاحب رسول الله خوای دەستی ئەو کەسە ببڕە کە دزی لە هاوڵەکەی پێغەمبەری خوا کرد فەرمی چی فرمي اللهم إن كان من أخذها من حاجتي فرمي خواي جورا أجر كسي باركي بردوم ببيوسي بردوتي خواي جورا فاجعل فيها غناه خواي جورا بود ضلمانك وإن كان أخذها غير محتاجين فاجعلها آخر ذنوبه خواي جورا أجر كسي باركي من بردوم محتاجنية خواي جورا آخر تاواني به إيش لو علمانا عامري كوري قيس بو إيش اللي عالم جورا كان بو فتنة كانوا دجمنا كاني لا يواليش كاتيان لك والی براری داشار بە دەرکرێ و لە شار دەرکرێ دوای ئەوەی گەشتە قەراغی شار قوتابیەکانی و هاوڵەکانی ڕەفیق و خزمکەسکاری لەگەڵا بوون گەشتە قەراغی شار فەرمووی دوعایەکەکەم بڵێن ئامین وتیان قەسەم بەخوا تازە دوعایان تێکە و خەڵکەتیان کە پیاکی زۆر ساڵح بوو فەرمووی اللهم من وشى بي وأخرجني من أهلي وبلدي اللهم فاعف عنه واغفر له فەرمووی خوای گەورە هەر کەسێ بوختانی بۆ کردووم و ناوی زەڕانم و لای والیش کاتی لێ کردووم ولا شار دەری وڵاتی خۆم دەری کردوم خوای لێ خۆش بە و خوای عەفوی بکە کەواتە مامۆستا ئەبێ وریابین لە مەسەلەی عەفوکردنا بۆ ناتوانین عەفوکەی مامۆستا یەکەم نیەتەکان چکە بەلاخی خۆمان نەوازانی ئیجابیە ڕەتفعلی هەڵامان بۆ دروستەکە چواردەوریشمان ئەمەنە وەسفی کەسی لێبوردە و ئەوەیان بە میسانی جێل هەر خۆشمان زۆر جارەڵێ کاکە خۆ من جێل نیم زۆمی لێ کردوم و من ئەوەنە فەقیر نیم نانە ئەمانە هەمووی نێتی سەلبیە لە ناختا بەڕاستی عفونێتی ئیجابی بەڵام ڕەتفعلی سەلبیت بۆ دروستەکە بۆیە دایمە ئەبێ ئینسان مامۆستا بۆیە وتم ئینسان دوو ئۆڤەری لەبەردەسایە ئۆڤەرێکی دنیایی و ئۆڤەری قیامەتی ئۆڤەرە دنیاکە دەستەکەوێت ئەکرێ بیدە مەحکەمە بەڵام هاتوچۆی زۆر ئەوێ بەڵام کێشمەکێشمی زۆر ئەوێ ئەکرێت دەسەڵاتدارێ بناسێت سبێنێ کێشەکەی بۆ حەلکات و مافکەت بخوا بەڵام ئەگەر کێشەکەت گەڕانەوە بۆ لای خوا فەرمێ وأن تعفوا هو أقرب للتقوى أجر اللي بردبن أما نزيكترين رجاي بوجي بتقوى باش كجشتي بتقوى ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب أصلا لشوينك وخواي جورة ولد بوأكاتو أصلا خو تصورينك بويا ما مصاب بيغمر عليه الصلاة والسلام وقرآن وسيرة صالحين فيرمان كان إنسان دايما لما سليت والله كردنويا لما سلي هلا كردن برانبريا قيامتيانا بيركاتوا دوش داكي سطا بعداشك محقق دس اكويتوا
و ئاسوودەی دەرونیشت بۆیت بەڵام ئەگەر ئەسبابە دنیایەکانت دەگرت بۆ لێبوردەیی وتت لێ خۆش نابم وا ئەەکەم یەکەم تووشی کە ئەبە و ناڕەحەتی و نەخۆشی نەفسی خۆت ئەبی ئەمە نەخەفەت و پەنگ ئەخۆیتەوە لە ناختە لە بەرامبەریشە ڕەنگە حەقەکەش دەست نەکەوێتەوە بە تەواوەتی ڕەنگە زۆرجار تایە تاوانبار بیت برادەرێ باسی کرد وتی ڕۆژیان لە شوێنێکا بووتی من جارێکیان برادەرێک 200 دینارم لای بووم کاتی پارەی دینارە عێراقەکە بوو وتی داوام لێ کە پارەکەی نایە پێمەوە وتی نیمە داوای لێم خۆش بوو پارەم نێوانە وتی وەڵحاصل نەم کرد بوو بە شەڕمان وتی کە بوو بە شەڕمان دوو چەقۆم لێیە دوو چەقۆ دوو چەقۆم لێیە وتی دوای بە 4000 دیناری ئەو کاتە سڵحمان کرد وتی بۆ 200 دینار لێما بەس دوای 4000 پێدانا زۆر جارێ خۆ تۆ ئەمانە وا ئەکات ئینسان نەگا بە حەقە دنیایەکان بۆیە مامۆستا عەفوکردن ئینسان ئاسوودە ئەکا بۆیە قورئان زۆر جوان ئەم مۆزوع حەلەکە خۆ ئێستا لە مەسەلەن لە ئاینی مەسیحیە لە مەسەلەن ئاەتێکەیە باشە ئەڵێ هەر کەسێ زلەیەکی لێدای لاکەی تری بەرێ باز لێک لێبە ئێمە خۆ ئەگەراوە سەرێکی زۆر جوانە بەڵام لە واقعی نییە لە بۆ حەلکردنی کێشە بەڵکو قورئان زۆر واقعیتر حەلی کردووە بۆچی مامۆستا مەسەلەن ئەگریمان ئەو کەسێکە ئەهلی کتابە زلێ بڵێن ئەوە تەطبیقەکەین ئەویان تەطبیقیان کەسە زلێکی لای لاکەی تریشی بەرێ بزان ئیسلام چۆن حەلی کردووە ئەم مۆزوعی چۆن حەل کردووە کە سیستەمت لێ ئەکا باشە ئەگەرم کەسە مەسەلەن من کەسێک مەسیحی بم ئەهلی کتابم کەسێ زلێکم لێدا دووشن ببەرایە یانەوە تا مەسەلەن لە دوو حاڵەتە یانەوە تا ئەمێ تۆڵە بکەم بەڵام دینەکەم ڕێم نایە ئەو کاتە لە داخە خۆزگا دینەکەم دەستی نەگرتمای بتوانێت تۆڵەم کردایەتەوە یانە تا تۆڵە ئەەکەمەوە و خوا لە خۆم ڕەنجێنم باشە ئەو کەسە خوا لە خۆی ڕەنجێنێ کەواتە لەم دوو حاڵەتە زیاتر نییە یان تۆڵە ئەکات خوا لە خۆی ڕەنجێنی یان ئەبێ بۆ داخەوە بڵێت ئەخ چۆن دەسەڵاتم نییە بەڵام قورئان وا نافەرمێ قورئان هاتووە ئۆڤەری زۆر گەورەتر تایەتی ئەفەرمێ چی وەکو ئاەتەکە وتمان فەمەن اعتدى عليكم ئەفەرمێ ئەگەر کەسێک تعدای لێ کردی بە هەمان شێوەی خۆت بۆ دەی تۆڵی لێ بکەیت بە هەمان شێوە بەبێ زیاد و کەم بەڵام تۆ سەر بەسەر لێ دەرەچی هیچ مافی خۆی گوتەوە بەڵام ئەمە بەڵام ئەگەر ئەتەوێ پاداشتی گەورەترت هەبێ ئەگەر ئەتەوێ لەمە باشتر دەستکەوێت دوایە فەرمێشێترە فەرمێ وأن تعفوه خير لكم ئەگەر لێبوردە بن خێرترە بۆ ئێوە ئەتوانیت تۆڵە بکەیتەوە بەڵێ سەر بەسەر لێ دەرەچیت نەخ گوناهباری و نەهیچ بە شەرتێک زیادڕەویتیان نەکەی بە زوریا بە زیادڕەوی بکەی زلەیەکی لێ داوم تۆزێ قیامەت لێ دەم خوای گەورە تۆڵە لێ کات لە قیامەتە مستحیلە چونکە وەکو مثلێ دەرناچێت بۆ خوای گەورە بەتەعدایەنێ بەڵام ئەفەرمێ وەرە ئۆڤەرێکی گەورەتر تێمێ وەرە وأن تعفوه هو خير ئەزان کامان باشتر بوو ئەگەر لێ خۆش بیت ئەو کاتە من ئەگەر کەسێک تعدای لێ کردووم ئەڵێم ئەوە من توانام هەیە تۆڵەت لێ بکەم تۆڵی لێ بکەمەوە ئەشوان تۆڵی لێ بکەمەوە حقوقبەشی بەم بەڵام لەبەر خوا لێ خۆش بووم بۆیە زۆر سڵحەکانی ئێمە وایە ئەڵێ کاکە ئەوە لەبەر خوا لێت خۆش بووم کەواتە بۆیە دایم بە ئینسان خوای گەورە لە قورئانە و پێغەمبەری فێری کرد صلی الله علیه و سلم قیامەتیانە مامەڵە لەگەڵ ئیسائی بەرامبەر زۆر باش مامۆستا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەچێتەوە بۆ مەککە ئەفەرمێ فەئەنتم الطلاقا ئەتوانێ هەرچی سەحابە هەیە لەو 50-60 کەسەی کە ماونەتەوە بەریان بدا و هەپرونیان بکە و هەنجنیان بکەن وانە دەسەڵاتی هەبوو بەڵام لێبوردەی هەڵبژار حتا عوبادەی کوڕی سامت کە ئەفەرمێ ئەمڕۆ ڕۆژی تۆڵەکردنەوە و زەبروەشاندنە پێغەمبەری خوا لە کاریەخا و ئەفەرمێنە ئەمڕۆ ڕۆژی مەرحەمەت و لێبوردەیە ئاڵاکە داتە دەست کوڕەکەی بۆی دڵیشی نەڕەنجێ لەوێ عوبادەی کوڕی سامت کە ئەچێ بۆ تایف مەلائیکەی شاخەکان دێن لەگەڵ جبریلا کە جبرەیل لێ بە باڵەکانی قەومی لوتی هەڵگێڕایەوە ئەڵێن نا من ئومێد دەکەم لە پشتی ئەمان کەسێکی تر مسلمان بێ بۆ نمونە ئەوەی کە لە غەزایەکە دوو ڕوێک ئەوێ پێغەمبەر بکوژێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ من خوام پارێزێ بەڵام دوایی کە شمشێرەکە بەرزەکاتەوە نایکوژێ مەبەستمەوەی ئێمە زۆر جار توانای تۆڵەکردنەوەمان نییە بۆیە لێبوردەی هەڵەبژێرین بۆ نمونە من حیزبی ئەستەمریەکان ناتوانم ئامۆزای مەسئولێکە ناتوانم بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان ناتوانم حەقەکەم بسێم و ئینجا لێبوردەی هەڵەبژێرم ئەو کاتانەی کە دۆستێکمان بوختانێکمان بۆ ئەکات درۆیەکمان بەدەمەوە هەڵە بەسێ غەیبەتێکمانەکە بە جۆرێک لە جۆرەکان جنێوێکمان پێدا خۆ ئێمە ئەتوانین بە هەمان شێوە قسەکە بڵێنەوە وانە یا بۆ نە تووڕە بین بەڵام ئایا لەم کاتێک کە ئێمە ئەتوانین لێبوردەیی هەڵبژێرین و لە دەستیشمان دێت تۆڵە بکەینەوە ئەمە چ گەورەیەکە لەوەی کە دەسەڵاتمان نەبێت تۆڵەکە بکەینەوە بەڵام لەبەر خاتری خوا لەبەی کە دەبێت دەسەڵاتی ئەڵێن کاکە با بڕوا لێبوردە بین و لێ خۆشە بین
بێگومان طبعا ئینسان خۆی گەورە لەسەر نێتی ئینسانەکان زۆر جار ئەوەکە هەنێ جاریش مامۆستا ئاگامان لێبێ زۆر جاریش بەڕاستی هەنێ کاتیش عەفوکردن هەڵەیە احترام ڕێزمەیە کە بەداخەوە کە زۆر بەکارێت لە مجتەمەعی ئێمەیە بۆ نمونە لە هەنێ حاڵەت تایبەتە نەگەم شتی شخصی بچووک ئەوانە نا مەسەلەن بۆ نمونە کەسی وایە گەنجێکە ساری پێ جاری وایە سێ چوار جار مناڵی خەڵکی کوشت و مناڵی خەڵکی شێلاوە هەموو جارە سێ چوار کەسێن و عەفویکەن و ئەمان ئەمە وای لەکات زیاتر و زۆرتر بەرەو تاوان بچێت ئەبێت جارێک بیچ زێنیت ئەبێت جارێک وای لە بکەیت بۆی ڕەتیکەیتەوە چونکە کەسی وایە سوء ئیستیفادە ئەکات لە عەفوکردن مەسەلەن تۆ جارێک مناڵێکی شێلاوە عەفویەکەی جاری دووەم جاری سێم ناکرێ ئەمە ئەگەر وابێت بەرە وردە زیاتر بەرەو تاوانە چێ هەر بۆیە لە ئیسلامە عقوبات هەیە عقوباتیش بۆ چییە بەڵام ئێمە زیاتر قسەکە باسی شتە شخصیەکان ئەکەین لە بینی ئینسانەکانە بۆیە ئەوەشی کەوتم مامۆستای بەڕێز کەوتم ئێمە دووشتمان هەیە وەکوتم عەفوو تەنها ئەوە نییە مەسەلەن من مافکە وەرگرمەوە خۆتمە خۆ ئەکرێت دوعاکردنیش مامۆستا بۆیە دوعاکردنیش هەر تۆڵەکردنەوەیە خۆ جاری وا هەیە ئەوەی دوعایەک ئەیکات باشە ئەوەی دوعایەکەی کات ڕەنگە بڵێم چەکینەوەیش نەیکات بۆ چونکە جاری وایە ئەو هەموو حکومەتە ستەمکارە هەڵەوەشێتەوە سەدام خۆی کوڕی بنەمەڵەمان بینی و پیاوەکان بێنی ئاوێ بەسەر هەردووەکەی چی بوو هەردوو ئایکە سیستەمکار و ئەوە نەبوو ڕاستە لە لەحزەیەکە ئێستا مشکلەکەی ئێمە ئانین بیرەکەین ئێستایی بیرەکەینەوە باشە ئێستایی بیرەکەینەوە قیامەتی بیر ناکەینەوە ئەگەر ئینسان قیامەتی بیرکەیتەوە خۆی گەلا ئەفەرمی ئەلەیس الله بکاف عەبدە من حیزبەکەم ستەم ملیەکە باشە حیزبی ستەم ملیەکە دەسەڵات ستەم ملیەکە ئەی باش بەڵام خۆ من لەو کەسە لە دەسەڵات گەورەترە ناسم کە خوای گەورەیە ئەلەیس الله بکاف عەبدە ئەی خوا بەسە بۆ تۆ خوا لە پشتت بێ خوای گەورە لە پشتت بوو وایە نە هەر هەموو دنیا هەڵسێ ناتوانێت زەرەر لێ بدە هەر هەموو دنیا هەڵسێ ناتوانێت مافت بخوا زۆر جار مامۆستا کێشەکەی ئێمە لەوەیە لە کەلیمە ئەو کەلیمانی کە بەکار ئێهێنی زۆر جار سەلڤیە احترام ڕێزمێ چۆن بۆ نمونەڵێ فڵاکەت ئیهانەی کردم مامۆستا کەس ناتوانێت من ئیهانەکە من خوای گەورە ڕێزی لێ ناوم بۆیە دایما مامۆستا ئیسلام وا فێرتەکە ئەم قسەیە زۆر دووبارەکەم داوا لێ نەکەم دایما ئینسان وا فێرەکات گەورەتر لە ژیانی زەمینی بیرکاتەوە هەموو کێشە و گرفت و شتەکانی نەبەسێتەوە بەم گیانە بینراوەوە باڵاتر و گەورەتر ئینا وئیاکم لەعەلا هودا ئەو فی ضەلال مبین ئینسان وریا بێت کە هیدایەت دەکرد بەرزە بیتەوە عەلا هودا بەرزە بیتەوە کە بەرز بیتەوە هەموو مشکلی دنیا بە بچووک ئەبینی قورئان ئینسان وا فێرەکە پێغەمبەر صلی الله علیه و ئینسان وا فێرەکە ئینسان بزۆر باڵاتر و گەورەتر بیر بکاتەوە لەوەی کە لە شتە دنیایەکان لە شتە دنیایەکان و لە کێشە دنیایەکان و لە مشکلە دنیایەکان ئینسان دایمەوە ئەکات لەگەڵ خوایە بیرکاتەوە قیامەتیان بیرکاتەوە هەموو شتەکانی لە چوارچێوەی مەنزومەیەکی گەورەترە نەک تەنها مەنزومە دنیایەکە لە چوارچێوەی مەنزومەی عالەمی غەیب و مشاهیدە باشە زۆر باشە مامۆستا فەرمودەمان هەیە کە هەر کەسێ سوپاسی بەندەکان نەکا ناتوانێت سوپاسی خوش بکە هەر کەسێ ڕەحم بە ئەوانەی سەرزەوی نەکاوی کە لە ئاسمان ڕەحمی پێ نەکا ئایا لێبوردەیی ئێمە بەرامبەر بە هەڵەی ئەوانی دیکە چاوپۆشی و وەکۆڵێ لێ خۆشببوومان بەرامبەر بە هەڵەی ئەوانی دیکە تا چەند گەرەنتی و زەمانەتی بەدەستهێنانی لێبوردەیی و لێ خۆشببوونی خوایە لە قیامەتە خوای ئێمە لەبەر خاتری تۆ لە بەندەکانت خۆش بین خوای گەورەش ئەفەرمێ من لە ئێوە ئەولاتر و ئەحەقترم کە لە تۆ خۆش مادەم تۆ لەبەر من لە بەندەیەکم خۆش بووی یا زۆر جار لە مەسەلەی قەرزە کە مسلمان هەیەی و لەبەر خاتری خوا لە برا مسلمانەکەی خۆش بێت کە قەرزەکەی نێبیداتەوە تا چەند ئەگەر ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا لێبوردە بین و لێبوردەی ڕنگ بداتەوە بەرامبەر بە هەڵەیەوانی دیکە لێبوردەی خوایی بۆ خۆمان بسۆگەرەکەین بەڵێ مامۆستا مەسەلەی لێبوردەیی مەسەلەی عەفوکردن مەسەلەیەکی زۆر گەورەیە دەربارەی باسی ئیسائی بەرامبەر باسی خراپی بەرامبەر چکە مامۆستا ئەو کەسەی کە هەڵت بەرامبەر ئەکا ئەو کەسەی تاوانێکت بەرامبەر ئەکا زۆر جار مامۆستا ڕەنگە لە ئەنجامی هەڵی تۆوە بێ لە ئەنجامی هەڵی تۆوە بێ بۆیە خوای گەورە فەرموویە من ئەخیه شەیئا فمن عوفی له من ئەخیه دایما ئیسلام پێت هەڵێت هەموو ئەو ئینسانە براتن باشە هەموو ئەو کەسانە براتن چۆن ئەم حەقانە وەرەگریتەوە مامۆستا کاتێک کە خۆی گەورە پێتە فەرمێەوە ئەنها کە فەرمی تەمەن ماوس هاوکێشەیەکمان هەیە ببورە هاوکێشەیەکمان هەیە بەقەد ئەوەی
کە تۆ لێبوردەی بەرامبەر بە خەڵکی خی گەورە لە قیامەتە لێبوردەی بەرامبەر بە تۆ. ئەمە هاوکێشەیە مامۆستا. بەقەد ئەوەی کە تۆ لێبوردەی بەرامبەر بە خەڵکی خی گەورە لە قیامەتە لێبوردەیە بەرامبەر بە تۆ. ئەمە هاوکێشەیەکە. بۆ منەوازانم ئەگەر ئەم هاوکێشەیە بزانین، ئەگەر ئەم هاوکێشەیە بزانین و ئەزانم زۆر گەورەیە و گەورەترین ئیسپادەی بۆ دنیا و قیامەتیشمان نەبێ. باشە کەسێک خەرزایە بە کەسێ لە قەرزەکە خۆشە بێ، دوو خێری هەیە. یەکەم عەفوی کردووە، باش بەقەد ئەوەی کە عەفوت کردووە ئەوە لە قیامەتە خۆی گەورە عەفوتەکە. بەڵام خاڵێکی تری ئیزافە بۆتەوە، دڵخۆشیە و کەسە، چونکە بۆ سەماوە سەدەقەیەک بەدەیە وانە، بەڵام قەرزێک بە هەژدەیە. باشە کەواتە قەرز گەورەترە. دێو کەسە قەرزێکی لای کەسێکە کاتی عەفویەکە لەگەڵ ئەوەی کە عەفوی کرد خوا عەفوتەکە لەگەڵ خۆشیش خستە دڵی بەرامبەرەوە، کەواتە خێرێکی گەورەتری دەستکەوت، دوو جار خێرە دەستکەوت، هەم خێری لێبوردەیەکەت و هەم خێری ئەوەی کە خۆشی قسەوتە دڵی بەرامبەرەوە. بۆیە بۆ کوتم بەقەد ئەوەی تۆ لێبوردەی بەرامبەر بە خەڵکی خی گەورەی لێبوردەیە بەرامبەر بە تۆ. بەڵام بوتم بۆ کوتم شەیتان فێڵمالێنەکە، نەڵی حەقی خۆمە، نەڵی بابەجێ لەم نەزانێ، ئەم شتانە وریا بە، نەڵی چەند جار لێ خۆش بووم. ئەسڵەوەی تۆ هەر لێ خۆش بە، هەر لێ خۆش بە. وەڵڵا مامۆستا بڕوا بکە ئەگەر ئێمە بەس لێبوردە بین. من تەنیا وەزم سوپاس بۆ خوایە ئەو خاڵم هەیە، یعنی دایمە مەسەلەی لێبوردەیم زۆر بەرامبەر بە هەموو کەسێک. زۆر دڵیشم بەوە خۆشەڵم ئینشاءڵڵا هیچ چاکێکم نییە بەرامبەر بەخوا بۆ قیامەت، عیبادەتی زۆرم نییە، ڕۆژی زۆرم ئەم شتانم نییە. بەڵام یەکینم هەیە بەرامبەر هەست باوەڕ ناکەم کەس هەبێ ستەمی لێ کرد بێت مافی خواردم گرد مازان نەکرد بێت. چونکە مامۆستا خۆت نەفسیان ئیسراحەتەکەی. بڕوا بکە مامۆستا ئەو کەسانی کە لێبوردن ئەگەر هیچ دەستکەوتێکیان نەبێت لە دنیایی و لە مادی ئاسوودەی دڵی خۆیان نەبێ، ئەو بەسییان گەورەترین دەستکەوتە. زۆر باشە مامۆستا کۆتا پرسیارم زۆر بە کورتی باسێکی زۆری کۆمەڵگەمان کرد، تاکەکان کاتێک کەستەم لە یەکترە کرد، بەڵام زۆر جار دایک و باوک بەرامبەر بە هەڵەی منداڵ، مناڵ بەرامبەر بە دایک و باوک، ژن بەرامبەر پیا و پیا بەرامبەر بە ژن تا چەند پێویستە لێبوردە بن، تا چەند لێبوردەیی دەبێتە هەوێن بۆ خێزانێکی تۆکمە، خێزانێکە لە شیرازە پسند، لە هەڵدێران، لە هەڵوەشانەوە، لە جیابوونەوە تەلاق پارێزراوێ. لە تونند و توێژی کە سەرنجام تونند و تیژیش کۆمەڵێک تاکی ناتەندروستمان پێشکەشەکە بۆ کۆمەڵگە و هەر سەرنجام ئەم تاکە تونند و تیژ پەروەردەکراوانن کە دەبنە دێوەزمە و بەڵایەکی گەورە بۆ کۆمەڵگە. بابی کە بە دوو خاڵ بینی خۆمان و دایک و باوک و بینی خێزان کە دوو مەفهومی گیان بە کورتی لە خزمەتی بەڕێستا جارێکە مەسلەی دایک و باوک مامۆستای عەزیز بەڕاستی ئینسان هیچ چەکێکی نییە بەرامبەر دایک و باوک ئیلا لێبوردەی نەبێ. ئەسڵەن شتێکیش نییە کە تۆ لێ ببووریت، ئەسڵەن ئەبێ ئەوان لە تۆ ببورن. خی گەورە کە ئەفەرمێ وەلا تەقل لەهما ئوفین، ئەمە باسی من و تۆ نییە کاتێ لەسەر کوڕ و کوچەی نیە لەسەر ماڵ لەگەڵ دایک و باوکیانە، ئەمە لە حاڵەتێکایە کە وئیما یەبلوغەن عندەکە الکیبەر ئیحداهما، باسی ئەوەیە دایک و باوکت پەککەوتەن پیرن لە ماڵەکەی تۆیە، احترامەیە خۆیان پیسەکەن پاچیانەکەیتەوە پەتبەخێوانەکەی نانەکەی بەدەمیانەوە، ئەلەم کاتەیە وەلا تەقل لەهما ئوفین، ئەلەم کاتەیە ئۆفیان بەرامبەر ناکەی. ئێمە دایک و باوک چیمان هەیە تا دایک و باوک خۆش بین؟ بۆیە خی گەورە فەرمووی وەبیلوالیدەینی ئیحسانە، نافەرمی ئەبەوەین. والیدەین بە ئەتیباری ئەوەی کە تۆی هێناوەتە بوون، ئەبەوەین بە ئەتیباری تۆی پەروەردە کرد و بەخێوی کردووی. دایک و باوک هەر ئەوەنی من تۆ هێناوەتە بوون مافی کامیل لەسەرمانە. ئیتر ئەڵێ میراتی نەداوە پێم بە زۆر داوامی بەش و لە میرات بێ بەشی کردوم بە زۆر ژنی بۆیان ناوم چی بۆ بیلوالیدەینی ئیحسانە. هەر ئەوەنێ سەبەبی هاتنە بوونی تۆیە ئەبێ چاکاری لەگەڵا بکەی. ئەمە بەسی دایک و باوک. ئەسڵان ئەبێ ئەوان لە ئێمە بورن مەسەلەی دایک و باوک. مەسەلەی ژن و پیا و مامۆستا مشکلەکە لە چیوە ڕوئەدا؟ ئینسان دایما جۆرێ لە ئەنانیەت و خۆپەرستی لە کەلیماتەکانیان هەیە. ئەڵێ ژنەکەم بەگوێم ناکە. باشە. ژنەکە بەگوێی تۆ ناکە؟ باشە. ئایا ئەم حاڵی کە ژنەکە کردوێتی باش ژنەک مەسەلەن شتێ بە پیاوەکەی ئەڵێ یان ئەڵێ پیاوەکەم خیانەتم لێکە، تۆ چی خیانەت لێ بکە؟ ئەگەر دەستەواژەکە ڕاستکەینەوە ئینسان هەمووی ئەم شتانە شیاوی عەفوون مامۆستا. کاتێک ژنێک بە قسەی پیاوەکەی ناکە چێ بە بژنەکەی وتووە گوێڕاڵی مێردەکەی بێ؟ خوا پێی نەفەرمووە؟ ئەم ئافرەتە کە لەگەڵ مێردەکەیە بەگوێی نەکردو تاوانێکی ئەنجام داوە. تاوان
ئەسلی تاوانبار ئەوە نیە ئەنفی لەگەڵا بەکاربێنی ئەوەیە بە جوانی مامڵی گەڵاکەی وازە تاوانەکەی بێنێ یان کاتێک پیاوێک بژنێک بە ئەڵێ وڵا پیاوەکەم خیانەتم لێکە ئەو خوای گەوری ئەفەرمێ خیانەت مەکەن ئەم پیاوە خیانەتی تاوانی بەرامبەر بەخوا ئەنجام داوە باشە ئەگەر شتەکەمان ڕێز واری کردەوە ئەم ئافرەتە خوای گەوری داوای لێ کردووە ڕێز لە مێردەکەی بگرێ کە نایگرێت کە بە قسەی مێردەکەی نەکردووە من مافی ئەوم نییە عقوبەی بە مافی ئەوم نییە ئەگەر زانیم ئەم ئافرەتە بێفەرمانی خوای کردووە دڵم گەورەترە بێ ئەمێ لەگەڵ خوایە ئاشتی کەمەوە ئەو کاتە بەلێ بوردنەکەی خۆم وا ئەکەم ئەم ئافرەتە جارێکی تر بگەڕێتەوە ئەویش تەوبە بکە بینی لەگەڵ خوایە خۆشکات و لەگەڵ منیشە باش بێتەوە بۆیە ئەگەر وا ئەزانم لەم مەسەلا پێویستمان بە ڕاستکردنەوەی مستەلاحەکان هەیە و زیاتر ژیانە بەیەکەوە و ژیانە بە قیامەتی ئەگەر توانین ڕاستکەم دەستەواژەکان وازام کێشەکان حەل زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حسێن حەسەن بانگخوازی ئیسلامی سپاس بۆ ئامادەبوون حەسەن حسێن ببوودە زۆر بەخێر بێخوا خۆشەویستان دووبارە ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست بە ئومێدیەوەی هەمومان لێبوردەبین بەرامبەر بەوانی دیکە تا بە یەکگەشتنەوەیەکی تر لە پەنای خوا دابن لێبوردەی خوا ببارێتە سەر تەواوی کایەکانی ژیانتان